ئەوەی لەم لەشکردکێشەی ئەم جارە دەخوێندرێتەوە زیاتر لە پیلانجێرێکی نێودەوڵەتی دەچێت چونکە ئەگەر تەماشا بکەین ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێدەنگیان هەڵبژاردووە و لەملاوە وڵاتە هاوسەیەکانی تر دەبینین کە هەماهەنگن لەگەڵیدا چونکە بە درێژایی بەتایبەت ئەو چەند ساڵانەی دوایی کە تەماشامان دەکرد زیاتر تۆ باران و لێدانی فڕۆکە لەلایەن وڵاتی تورکیا زیاتر ناوچەکانی بادینان و ناوچەکانی ئامێدی و دەڤەری برادۆست و ئەو کوێستانەکانی دەگرتەوە بەڵام ئەم جارە جیاواز بوو لە شێوەی پلانژێڕی ناوچەکانی دەڤەری باڵەکایەتی و حاجی ئۆمەران و کوێستانەکانی نزیک دوورتری گردوتەوە و ئەم بەپێی ئەو زانیارانە کە لەشکردکێشەکە زیاتر پەلی هاوێشتووە و بێدەنجی تا ئێستا بێدەنجی سەرۆکایەتی کۆماری عێراق و پەرلەمانی عێراق و هەروەها حکوومەت و هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێم بەڕاستی ئەمە پێدەچێت کەوا شتێکی گەورە لە گۆڕێدابی بەڵام ئەوەی ترسی ئێمە و ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان پێی نیگەرانە بێدەنجی ئەم لایەنانەیە پێویستەکە بە جددی و بە هەماهەنگیش لەگەڵ کۆمکاری عەرەبی و وڵاتانی نێودەوڵەتی و وڵاتانی جیهانی بەتایبەت وڵاتانی پێنجکۆیەک بە جددی کار لەسەر ئەوە بکرێت لەگەڵ یوئێنیش کە شتێکی وا نەکرێت کە ئەم کیانەی کە بە خوێنی شەهیدان و بە چەندین مەساریف و بە چەندین خەرجی زۆر کە تاکو گەیشتۆتە ئەم ئاستە لە ناکاوێک و بە شتێکی زۆر ئاسان وا بکرێت ئەم کیانە لەناو بچێت ئەگەر کێشەیەکی سیاسیش هەیە لە نێوان لایەنێکی کوردی لە هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری تورکیا هیوادارین ئەم کێشانە لە ڕێگای دیالۆگ و لە ڕێگای وڵاتانی نێودەوڵەتی ئەتوان بکەونە نێوانیان یاخود لەگەڵ یوئێن ئەتوان ئەو کێشانە چارەسەر بکرێن نەک پەلکێشکردن بە ئێمە دەمانەوێت زیاتر ڕووی دەممان وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی جارێکی تر ژینگەی هەرێمی کوردستان و کیانی هەرێمی کوردستان و ئابووری هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان نەکەوێتەوە ژێر هەڕەشە و مەترسیەکی بێ ئەنجام و کە دوایی هەردەبێ بەدانیشتن چارەسەر بکرێ دەمانەوێت لە ئێستاوە ڕێگری لێ بکرێت و بە جددی ئەندام پەرلەمانانی هەرێمی کوردستان خەڵکی کار بەدەست لایەنە سیاسەکان و لە کۆماری عێراقی شەر هەمویان بە یەک دەست و بە یەک ئامانج ڕێگری لەو داگیرکاریانە بکرێت بەڕاستی چونکە دەزانین دواتریش تورکیا تەبعێشی هەیە وەکو ئەو وڵاتانێک کە بۆی چووە هەروەکو دەیبینین لە ڕۆژ ئاوای کوردستانیش و لە ئەفرین و لەو وڵاتانەی تر تورکیا جارێکی ترگەڕانەوەی نەوەچوونە دەریشی لێرەوە ڕێگریەک بکرێت سنوورێک بۆ ئەو پێشێلکاریانە و بەپێی یاسانەی دەوڵەتەکانی شەمومان خۆمان دەزانین کەواس بەزاندنی سنووری وڵاتێکی تر لە ڕووی سەربازیەوە کە ئێستاش زیاتر ئەوەی لێ دەخوێندرێتەوە ئامانجەکە سیاسیە و لە سەربازیش گەورەترە بەڕاستی دواتر لەوانەیە کێشەکە ئەگەر پەریش بەهاوشترێت بۆ چارەسەرکردن یانی وای لێ دەخوێندرێتەوە کە چارەسەریەکەی زۆر ئەستەم دەبێ یانیش چارەسەر ناکرێ و احتیمالی ئەوەش هەیە کە هەردووگەلی تورکیا و هەردووگەلی کورد زیاتر ڕوبەڕووی یەکتر ببنەوە کێشەکانیش ئالۆستر ببن و ئەمە شوا دەکا کە لە حەلکردن چەند هەنگاوێک دوورتر بکەوینەوە کە ئێستا لە سەردەمی ئەمڕماندا چەند هەنگاوێک لە نزیک بوونەوە بەڵام بەداخەوە دەبینین هەنگاوەکان بەرەو چارەسەر نەبوون و بەرەو ئالۆزی زیاتر ئەمەش هەم بەزەرەدی هەرێمی کوردستان لەلایەک وەکو قەوارەیەک لەناو کۆماری عێراق و بەزەرەدی کۆماری عێراق و لەلایەکی تریشەوە بەزەرەدی کۆماری تورکیا چارەسەر دەبێت پێم وابێ لە ئێستاوە بتوانن بە هەموو لایەک لەگەڵ وڵاتانی نێودەوڵەتی بەتایبەت وڵاتانی پێنجکۆیەک و لەگەڵ یوئێن چارەسەرێک بۆ ئەم کێشەوە دابدرێ و سنوورێک دابدرێ ئێستا باشترە لەوەی کە هەنگاوەکان ئالۆستر ببن و خراپتر ببن. من بوتيشي عربي دس بيكم من يطلب الحون من الأجنبي فلن يخدم الوطن. هر كسي پشت به هزی بیگانه ببست يعني هزی بیگانه بين تناولاتي خوي خدمت به هاولاتيان وبنجتماعي خوي ناكات بداخوا سرتاي مدرسيتي جولة لكردستان رولا كردستان كردوكا اوبراسيونيشي و بلاماريشي جوري دجبني كورد كتركيا دتي بيكلو بوصل كردستان بناوي تنجي هلو ام مدرسيه جولة كجولة تربو اويا كهم حراق وكو دولتك وكو دولتك خاون سيادي وهم هەرێمی کوردستان بە هەموو سەرۆکاتیەکانی و بەڕاستی بێدەنگن و دەنگێکی شاز نابین بەڕاستی کە شایانی ئەوە بێت دڵمان پێخۆش بێت بۆ ئیدانەکردن و ڕەتکردنەوەی ئەم لەشکردکێشەی تورکیا بۆیە من وەکو هاوڵاتیەک وەکو
وەکو مامەستایەک وەکو خەڵکێکی کەسێکی دانیشتی دۆڵاکۆ داوە لە خەڵکی کۆشەری کوردستانەکەم داوە لە گوند نشینانەکەم داوە لە شار نشینانەکەم کە هەر یەکە لای خۆی ببێ بەهێزێکی نیشتیمانی بەرامبەر بەهاتنی سوپای داگیرگەری تورک و چونکە ئەمڕۆ هەر مەبەستیان لێدان لە پەکەکە و بارەگاکانی پەکە نییە هاتن و لێدانیان لە پەکەکە بیانوێکە بۆ دەست بە سەرداکردنی تەواوی خاچی کوردستان و ئەمڕۆ ئەگەر باوەڕمان بیان دڵمان بەوە خۆش بێکە مەبەستیان لێدانە لە پەکەکە ئەوە ئێمە هەمومان و هەموو ئەوانەشی کە و هێزانشی کە چاوساغیان بۆ ئەکەن یان دەستگیرۆیان بۆ ئەکەن بە هەڵەداتون ئەمڕۆ لە پەکەکە بێبیانی لەوانە ئەمڕۆ لە گوندێک بێبیانی لە شارە لە پایتەختە لە ئاڵامانە بۆیە پێویستە هەمومان یەکدەنگ و یەکڕەنگ بین و بە کۆی دەنگ بە کۆی دانیشتوانی ئەم هەرێمەوە ڕەدی بکەینەوە و ڕێگیری لێ بکەین هەرێکەوەن لای خۆمان ببین بەهێزێکی نیشتیمانی بۆ ڕێژیکردن لە دەست بە سەرداکردنی خاچی کوردستان و من داوا لە سەرۆکاتی هەرێم و پەرلەمان و حکوومەتەکەم و لە ڕاگەاندەکانی شەکەم بەڕاستی و کۆی ئەحزابەکانیش پێکەوە ڕێگر بن لەوەی لانی کەم فشارێکی مەدەنیانە دروست بکەین ئەگەر هەر حکوومەتیش نەیکرد فشارێکی مەدەنیان دروستکەین بۆی بتوانین ڕێگیری بکەین چونکە مەترسێکە گەورەترە لەبەرەوەی وەک ئەبینین کە لەشتە سەرەتاکیان و لە بەلایەکانە دیارەکە تەنها مەبەستیان لێدان لە پەکە نیە تەواوی خاچی کوردستانە و گڵۆپی سەوزیشان بۆ پێکراوە هەستەکەم لەلایەن حەڕاقیشەوە بەڕاستی لەبەرەوەی بێدەنگە و ئەمریکاش مەوقیفی نییە تا ئێستانێکە تورک هیچ فەرقێک ناکە لەمە بینی هیچ کوردێک بەلای کوردەوە بەلای تورکەوە باشترین کوردە و کوردەیەکە لە ژیان نەما بێت مرد بێت بۆیە داوا لە کۆی دانیشتوانی کوردستانەکەم یەکدەنگ و یەکڕەنگ بن و یەک هەڵوێست بن بۆ ڕەتکردنەوەی هاتنی سوپای تورک